أي وەختەوەکیش وەختێکدان و خێر بینەران و بیسەرانە قەناتە ئشراق عەزیز ڕەمەزاندان پیرۆز بوود وەی ساڵەوە خۆشی و شاد و خوددا تەقەبوڵ تاعەت و ڕوژیدان بگری. ئەمڕۆ هاتیمنەوەلدانم لە یەکەم هەڵقەی بەرنامەی نووشی گیاندان لەبانی قەناتە ئشراق. ئەمڕۆ مەجموعەی خواردنی دیری من کە تەبەق ڕئیسیەکەی پێکهاتووە لە پەراسوو و پرزۆڵە و تەریقەی تورکی وەل ساوەرە و ئینجا تەریقەی تریش دیری من ئەمڕۆ ئەرە زەڵاتەی سیزەر کە ئەسوولی ئەی زەڵاتە زەڵاتەیەکی ئیتاڵیە و مامەر و تۆست کرێت وەل خەس و سۆسەگەی. اینجا طبقی تر دیری من کە طبقی شۆربای قارچگە. شۆربای قارچگەگەیش پێکاتەکانی فرە ئاسانە، هیچ ناتوات کش کەسی توێنت لە ماڵ بکەدەی کە شۆربایەکی سەحیە و خۆشەوەرە ڕەمەزانیش فرە 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 خۆشە. اینجا ئەخیر طبقیش دیری من طبقیگە کە طبقی شیرینیە، طبقیگی خۆشە، پێکاتۆگانیش فرە ئاسانە. ئینشاڵڵا ئەمڕۆ یەکە و کشتی کەی من و دەست وەپیکەی من. ئەوەل چش دەستکەینە ساوەر دروستکردنەکەەوە بان طریقەی تورکی. خەزانەگە تێری من نێنی طبعا ئێوە توێنن زبدەوە کاربارن، توێنن زەیتونوە کاربارن، بەس ئیمەلی لە زەیت وەکاتێری من وە زەیت خۆشتر دەرچوو. کەمی زەیتی گنێ من فرەنەوە و کەمیشنەوە تقریبا 20 ملیلتر. اینجا ئەوەل ما زەیتەکە گەرم بوو، پیازەگەرای سوورکەیمنەوە وەل دووشاوەگە وەل نعناعەگە توزە دەستکەینە پی. اینجا تا دەست بکەینە پرزۆڵە دروستکردنەکەیش لە دوای ئەوە جای طریقە فرە خۆشە. طبعاً ئەی طریقە باواپیرمان زوو ئەخواردنەی کە خواردنێکی سەحیە و تیریشکەت، یعنی تو ئەمڕۆ ساوەر خۆی ها خۆشە. اینجا لە ڕەمەزانیش بخۆی دەی خواردنێکی سووکە لە برنج سووکترە خۆشترە. بەس چاوەڕیکەی من کە زەیتەگە دەست کردە قرچە قرچ پیازەگەرای ئیضافەکەی من. اینجا لە دوای پیازەگەی سەکەمەکەمەوە پی دانیوشم چەوچەرای ئیضافەکەن. مجموعة خلط هست وتوني كدي تفت، مجموعة خلط وسادي كدي من وراي مسادقي خوشتر على رمضان، لأن رمضان هاي دروجي كمينا خوش فود. أول شيش بيازقي إضافة كيمن جوان تا بس توزي رنجي بقورد رألتوني إن جادو شاوقة كيمن ناوي تسكينة سور كردنوي پیازەکەی دەستکەینە سوورکردن پیازەکە تا بڕەسیمنە ئەو قەوامە کە ئێمە بتوانین. تەما خواردنەکە خۆی ئوسوڵی تورکیە، بەس ئێمەی کورد ئەبداع کردی من وێ خواردنە کە مەجموعەی چشتەرە ئیضافە کردی من هەز باینجان وردیشکە دەناوی، بەس ئێدی ئوسوڵی فرەکە بدەڕایە ئەو دیم ئێمە محاولەکەی من کەمی وە طریقەی خۆمان بکەیمنی کە طریقەی گەفرە تایبەت بە تو دەستکەیدا ئەوە کە پیازەکە بڕەزدە ئەی مەرحەلە تەواو کە بتوای تاویەدە و کە تاویارە و ڕەنگی بوو دە ڕەنگێکی ئاڵتوونی. توێنن کش نوع پیازی بەکاربانن، پیازی زەرد، پیازە سوور، پیازە چەرمی خۆدانزانن، بەس من خۆم حەزکەم و پیازە سوور حازری بکەم. طبعا لە دوای ئەوە کە ساوەرەکەی سە حازرکەی من کە بکوڵیەد و ساوەرگەکەیم نەناوی کەمەکەمە دەستکەینە پرزۆڵە دروستکردنەکە کە ئەی پرزۆڵە فرێشە، پرزۆڵەی فرخ بە کاربارن بەرەخدی لە هینەکە نەرمترە و خۆشترە. طبعا ئیمە بەر لە ئەوە کەمی تعدیلات کەیم نەبانی تا نەرمتر بوود و خۆشتر بوود لە خواردن. على مسفرة مواد خدباني صلصات وصوصات ئەگەر گوشتەکەت گوشت کاوڕ بوود پێویست ناکەت، یعنی خلاص بیبەرە ڕەش و خێو بخۆرەی فرەفر تامداریکە. طبعا وەختی پیازەکەمان خلاص دەست کردە قرچانن لێلا توێنن مەرحەلەی اختیاری هەست. وەختی ساوەرەکەدان خلاص بوود توێنن کەمی زبدە بکەنەبانی زبدەی
تاویاوە کەرەی تاوی ئیسە چەکەی من ئیسە طبعاً وەختی پیازەکەمان ڕەسی ئەو مەرحەلە کە سوور بووە دۆشاوە تەماتەکە کەیم لە ناوی مەعجونە تەماتەکە کەیم لە ناوی جوان و ئیسراحەت خۆی هیلیم نەی بتاویەدە و دوای ئەوژمە بیران چەو چەخەی نەبانی بینەرانە ئەزیز طبعاً خواردنیگە صحية خواردنیگە سەهلە خاصەتە مانگ ڕەمەزان توزانی مانگە ڕەمەزان بایتە خواردنەکانت فرەی سەحی بوو تو لەیلە هایدە ڕۆژیارە هایدە ڕۆژی خۆی ڕۆژیارە سەحەتە تو بای چشتیک فرە چەور بخۆیت و چشتیک فرە قورس بخۆیت تەثیر کە دەبانن یان پارشی و شوپی نیەکرێت نایسە من ئیمە ئینشاءڵڵا خواردنی فرە بەسیتیگە فرە خۆشیگە لە کش ماڵی توێنێ نیشوە کاری بارن فرێ عالەمیژ دەیە ئەسرار مەتاعمە و کەدا و کەدا وەڵا هیچ ئەسرارێک لە ناوی نییە یعنی توێنیت چشتیگە لە ماڵ حازری بکەیت چشتیگە فرە سەهل فەیسە بەس دووشاوەگەمان بوونی تەبدیل کرێت هەچین تقریبا برنج سوور طبعاً برای برنج سوورە بەس وە ساوەر ئیسە وەختی بەس حەز کردی من بوونەگەی گوڕیا دەستکەینە ئیضافەی بەهاراتەکە تا کەمی بەهاراتەکەیش تەحمیز بکرێت وەلیا و ڕۆح بژدا و بەهاراتە لێن خۆی عادەتەن تەیسە تقریبا مردیە ئیمە ئەگەر کەمی تەحمیسی بکەی من وەزەیت وەلاوە کەمی ڕۆح درێ دەپی سەرەتا نعناع وەکارتێری من نعناع مجەفەف نعناع مجەفەفە توێنن نعناعیش فرێش وەکاربارن بەس مجەفەفەگە توزی خۆشترە ئەمجا من 10 غرام ماجی وەکارتێرم من حەز ناکەم ماجی فرەوە کاربارم و حکم ئەوە ماجی کەمی ئەرا سەحەت خراوە فەئیمە چەکەی من بەسەرا نەکە کەمی ماجی کێنە ناوی 10 غرامە یعنی تقریبا 1 مکعب ماجیە فدەستکەینە ئەوە کە ماجی و نعناعەکە وەل دوو شاوەگە حازر کێ من وە شیوازە ئیسە ئاوەگە کەیم نەناوی کە تەحمیز بی ئاوەگە کە کردیم نەناوی چاوەڕێ ئەوە نییە کەی من کە بکوڵت نە ساوەرگە کەیم نەناوی یەکسەر ئەرا تا دەنگە ساوەرەگە گەورە بووت فەیسە یەکسەر ساورەگە جوان کەیم نەناوی تەمان ساورەگە توێنن بخوێستنەی توێنن بشورنەی من شورد مەسەی وشکی کردمە لۆلا نامەسەی تەمان وەختی ڕەسیمێ مەرحەلە کە تێکەڵ کە چشتی کردمە یەکە و حەزکەن خێ بکەنە ناوێ ڕاست سوێرێگەی حەزکەن ئەکتیفا بکەن وە ماجی فرێشە من حەزکەم کەمی بالئسم کەمی خێ و فلفل ئەسود بکەمە ناوی لێن چشت خۆشیگە لەوە زیاتر وە ناوی نەکەن لێن کەمی تەثیر لە مەعیدەدان کە دیوەهانە ڕوژی توێنن ملح هەمەلایەوە کاربارن خوێ هەمەلایە ئەوە سەحەیترە ئەرە جەماعەت دەغت تێکەڵی کەی من جوان و شیوازە خەڵاس کە ڕەسیم نەی مەرحەلە ئینشاءڵڵا بانەگەی ونەی من ئاگرەکەیش کەسکەی من وە ئیسراحەت خۆی هیچ پەلە مەکەن توێنە لە ناو فڕنیش بکەن ئەگەر بارەکسی جوان داشتن ئاگرەکەی کەسکەی من تا ئەی دەرەجە و خەڵاس ئیسا بینەرە ئەزیزەکەمان فاسڵێک وەرگری من و تێمنەوە وەلمانابوون بینەرە ئەزیزەکەمان هاتیمنەوە لە فاسڵەکە ئینشاءڵڵا دەست ئەی جارە کە دڵنیابی من ساورەکەمان فرەی نەمایە حازر بووت ئەوە ئیسراحەت خۆدیش حازری کەیت مشکلە نیە لێن تو تەبەقڕەی سیریت ئیسەیش تێ من پەراسۆگانەرا حازرکەی من پڕ زۆڵە پەراس و ڕێژ ضلوع کە چشتی خۆت ئەنجا ئێمە توێنی من وە دوو تەریقە حازری بکەی من یەکی گیان وە تاوە یەکی گیانیش توێ من وە فڕن حازری بکەی من بەس وە فڕنەگە تەقریبەن وشک دەرچێت کە وشکیش دەرچی ناخۆشە کەمی لە دەمە فرە ناخۆشە جایمە توێنی منیسەوە تاوە حازری بکەی من وە زبدە چشتێکی فرە سەحەیە ئەویش تووا دووە زەیت حازری بکەت یاوە زەیتە زەیتون خۆی زانت بەس من ئەرا حەز ناکەم زەیتە زەیتون وە کاربارم زەیتە زەیتون خاصەتەن ئەی مارکەی لە کەیسەها لە بازار ئەیانە وەختی تعرض کە دەرا دەرەجەی حرارە 100 دەرەجە سیلیزی ئەو وەختە بوو دەژەهراوی
يعني كبودة جهراوي إنسانة غنية كوشي بس مجرد أوا كمي مغص راي دروس كت كمي زكجان كردنا راي دروس كت فإما محاولة كيمن والزبدة يا وكر حازري وكيمن أقريش حاس كان وزيت وكار بارن زيتيش وكار بارن بس من ورايم زيت صحينيا فإيسا حازري كيمن والزبدة زبدة قيش قارتشي قيش توايمن على طبقة طبعا هينيش توايمن يعني لا جوان كاريا أي زراطة والفلفل أسود خي بيبر الرشو خي إيسا دس كيمنا فيه ئاگرەکە مان باید تاوەکەمان گەرم بوو کە تاوەکەمان گەرم بی ئەو پەراسووە زیاتر ناتوانین بژم خۆشتر دەرچێت بەڵام زیاتر سوێر بوودە و یا زیاتر برشێت خۆشتر بوود ئیمە طبعا عفو ئیمە طبعا ئەی ضلوعە ئەی پەراسووە کوتایم نەسەی لیان خۆی عادەتەن ضلوع خۆی پەراسووە وەل حبل پشتی ئەو کاوەڕەسە ئیسەیمە کە تاکید کردی من تاوەکەمان گەرمەوە بی زبدەکەی ئیضافەکەی من یا کەرەکە تا جوان بتاوێدەوە کە تاویاوە دەستکەیم ناوە کە ئەو پەراسوە ئیضافەکەی من ئەی جارە هاتمە سەرادان وەی شیوازارادان چیشتەکە حازرکەم ئەوە بەس لەبەر ئەوە سەحیە توێنم ئیسا عەسەریەوە زيت حازري بكم وي ترتيباته بس تشتغل صحي نيوت فيما هي رمضان خوي سبحان الله خدا رمضان رمانا روجيش بقري من بس راه صحتها يعني تو سير وجايد الروجي راه صحة خود خاصة راه عافية خود خاصة كتو أجواءك خوش دروز بود لو مالا يعني مالا كشتي جمو بود ليك مالو خۆشە ئەی تەفاسی ڕەمەضانە فرە خۆشە جای ڕەمەضانیش ها لە وەهار جا فرە خۆشتریشە لە وەهار بود جەوەگەی خۆشترە ڕۆژگرتنەکەی ئاسانترە ئەجرەگەیشی خۆشە فرەس توێنیت بچیدە ئەو دەشتایە جێوێک بگۆڕیت ئەی شتیلە زبدەگەمان یا کەرەگەمان کە ڕەسیە و مەرحەلە ئێستا توێنی من وەکشی سراحەت پەراسۆگە بنەی من شرط نییە تاوەگەت فرە گەرم بود نەخێر تا مسایتر بوویت لەبانی مەیسەوەی شیوازە پەراسۆگەنەی من و ئیسراحەت دیلیمنەی جوان ڕنگ بگری ئیسا ئیمە ئەگەر ملاحەظەکەن ئەرا چە خوێ و بێبەرە ڕەشنە نای من ئەگەر خوێگە وەرجە ئەوە بکردینەی بان تەبەقەکە یان بکردینەی بان گوشتەگە خۆی ئەو وەختە ئاوەگەی کشتی دەرچێت ئاوە ئەو پەراسوە دەرچێت هەرچی بود گۆشت بود ماسی بود مامر بود هەرچی بود ئەگەر خوێ کردی دەبانی قبل ئەوە کاری باریت ئاوەگەی ناوی کشی دەرچوو کە ئاوەی ناوی دەرچوو تامی نەیمینی فەیمە محاولەکەی من نالین ئاوەگەی دەربچوو ئیسەوە کاری تێ من تا ئاوەگەی خۆی وەل گوشتەگە وەل چەوریەگە وەل ئەو مەوادەکە ها لەناو گرێڵەگەیان تاوەگە کشتی تام یەک بگری هەڵیمی لەلیم چوین ئیسا کە ئاوا دەست کردە قرشکردن قەڵبیەوەکەی من بەس کەمی لیم نەی تا کەمی زیاتر دەموچاو بود ئیسا قەڵبیەوەکەی من بەس محاولە بکەین قبل ماوە قەڵبیەوە بکەی من ئیسا ئیمە مادام گوشتەکەمان فرێشە کە گوشتەکەمان گوشتە قەساوە هیچ نێتوانین من زیاتر لە خوێ و لە بیبەری ڕەش کە ئیسیش خێ بیبەرە ڕەشەکە کەیم نەبانی تا تام بگری ئەوە فرێش مەکە نەبانی خوێش سەحی نییە ها کە باید تە چشتی بخۆی تەندروست بود ئەوە خوێگە کردیم نەبانی توێنن خێ هەمەلایەوە کاربارن فرە تەبیعیە توێنن ئەسڵەن کەرەگەدان خۆی ممەلەحە بود ئەویش فلفل ئەسود کردیم نەبانی خلاص بەسە تا لەوە زیاتریش مەکە نەبانی کە قەڵبێەوە کردن قاتی تر بکە نەبانی ئیسەیمە دەستکەیم نەقەڵبکردن سێر ئەو ڕەنگە چەند جوانە ئیسە وەختی قەڵبێەوە کردی من یەک جایتر
كمي خ والكمي بيبر رش. طبعا من أرأي بيبر رش اختيار كردم لأن بيبر الرشي هارياي يعني بيبر الرش مطحون لبازار تقريبا مع احترام ما نرى فرشيناغان تقريبا فريشيناغان غش كريت يعني يا تيكالي كانوا كارتون يعني تيكالي كانوا مجموعة تشتيك ك خوارناغا ما سقط كد للأسف صحيش نيا فيما محاولة كيمن فيش بهارات كان من خومن بسيديني ودس خومن كبهارات كشتي دنقبوت لما لو خومن ويسرحت خومن طحني بكيمن طحو نفرس راخد لمال دانش طحني بكا يعني بهارات صحيحيش وكار بارد هروا دنققي بخيدينا ويدوايا لا ويدي فرفرة طبيعية فيست شكي من إيمان أيوة إسراحات كالرسيمة أي مرحلة ويجين ميديم يعني تقريبا سطا بنجا هين بيا سطا بنجا برجايا قارد شقر أخودا صحية ها أهلنا وراسو كيمني كتاو أوها وإسراحات مقيد دس خودان بون شاقوي تيش فروا كارنيرن يا قارد شقر قليواني من هيش نيتواي ايش خوي حاضرة لبازار كانن بسينني كليايو كامل لوارا جوان كاري خيمني إلى جوان كانن سلطي شوالي تقديم بكن شرط نية إلا أمرو لباني حلقة كتو مجبوري سلطي سيزر وكارباري دراي توني سلطي جرجيري وكارباري دراي توني ها جرجيرقا هل يوا وريتي بخيدي تنيشتي شرط نية إلا بابجي من أمرو والسيزر وخواردي مني بايتكشو جو والسيزر وبخوريت طبعا يوك من مكان هذا سبخنا ناوتاوغا قرمة هي سم اللي كاري تيرم كامل مسيطر مباني بس ولا مالا محاولة كان ايوه كار بارن اما دس مان مردي او انا كار كرديم ندي جوان قلبي اوكي من مقيد خودم بون تاوغا قدام فرقرم نود حزناكم لمال عزيت بخون طبعا هي اگر بتشي ده هر شوينيك بخويدي او انا بارت وايدو او انا سرجان كرنر توايد لا ماليش بكيدي او بريه كيلو گوشت وايد او بري والله 4 براسويش نيو كيلو جدرشت قارچگو زراطه كمان كمي خيط واد وال بيبر رشي كمي بيبر رش كينباني جارا تقديم جوانتره تيونن طماطه وكاربارن تيونن فريش كرافس وكاربارن راي تيونن باتاتي كلياي بخنشاني تيونن بيبري تن دريش ولي برشنن فرا طبيعيه يسابينا رأزي كمان شيمنا فاصلة قتيمنا وباقي طبقة قرادان خلاص بكيمنو شوازي جوان شاوري مابون هاتي منو لدواي فاصلة كمان جا دوباره رمضان دان بيروز بود طبعا طاو ساورقم عن حاضر بي جا منوت ما بيدان برلوا ساورقم ساوري هنا زبرة قورس انجا شعرية شاناوي انجا محالة كان ساور كحاضر كردن كمي تربوت ترقلك اشتي خوش ترى إسا دواي اوا كفراسوقم عن حاضر بي خلاص ديكو شيمنوي هر اوا نوكار هاوردي من زبدة بيو بيبري رشاقو بابيشي من خيغا إيسا دي طبق تقديم قد يري من توزة بس كينا طبق تقديم لا يخودان دي حد شو وكار بارن بس من حس كردم ايوه كار بارم حس كم گوش لبان دار بود اگر ايه بود اگر برگر بود اگر فرچش ليلي بود إيسا دي بس كيمنا تزيين طبقة كمان كمي ساور كبس كيمنا راي هوشي وازا هيش نيتوات لكش مالي كاسة هست لكش مالي تيني كبس بكي طبعا من اي معدات ايش وكار هاورد ما
تا لە کش ماڵێک بوت یعنی نەک لە ماڵێک بوو نەوت جایوە لە ماڵ توێنن ئەی تەریقەوە کاربارن هەر لێوەرای بکە خەڵاس هیچ ناتوان ئەمجا ئەوە هەڵنێگری من جاری تا نەڕەمیێت اینجا حەزکەی من تووزی تەزیینکەی من بۆ شیوازە جا قارچگە خۆشەکەمان کە قارچێکی فرێشە یعنی محاولەکەن خواردنەکاندان کشتی فرێش بوود ئەرا سەحەی خۆدان خاسە محاولە بکەن یعنی ئەی تەفاسیلە نێتوات من بیژمە پیدان ئەرا خۆدان خاسە گوشتەکەدان فرێش بوود مامرەکەدان فرێش بوود ئەی تەفاسیلە کشتی فرێش بوود ئەرا خۆدان خاسە ئەرا سەحەت خۆدان خۆز ئەرا مناڵەکاندان خاسە جای سەتی من پرزۆڵەکەمان جوان خێم نەشانیەک وەی شیوازە دی تەقدیمەکەیش لای خۆدان بینێت شەر نییە من ئیسەوەی حرەکە حازری بکەم ئیوەیش باەتە وەی شیوازە حازری بکەن لای خۆدان بینێت و ئەسراحەت خۆدان چوین حەزکەن تەقدیمی بکەن وەل چەو تەقدیم بکەن تەمان خۆی با بزانن من حەزکەم وەڵ سۆسە و تەقدیمی بکەم سۆسەکەی چێس حەز کردم سۆسێک توێنیت سۆسی قارچگەرەوە کارباریت توێنی سۆسی سپایسیوە کارباری دەرای کەتونە توێنیت سۆسی هەرچە سۆسی گوۆدە سۆسە تەماتەرەوە کارباری مشکلت نییە سەتەوان دوای تەقدیم پر زۆڵەکە بۆ شێوازە ئەیە هەڵگری من جوان بۆ شیوازە اینجا تەزیینەکەیش لای خۆدان بینێت من حەزکەم تووزی و کەرەوز تەزیینی بکەم کەرەوز زەرای جنی من هەر لێواوەی شیوازە کەرەوز زەرای تەزیینکەی من تەمان تاولەکەیش پیس کردی من ئافمان بکەن اینجا کە چشتێک توێنیت وە جنین هەڵی بگریت ماعەدە یەک چشت قەت پیاز وە جنین هەڵ نەگرن لێن سەحی نییە بەکتریا جەمەوکەت و محاولەکەن دایمەن خواردنیش هەڵ نەگرن محاولەکەن دایمەن چشت هەڵ نەگرن تا خاصەتەن برنج و ساوەر و ئەی تەفاسیلە هەڵ نەگرن ئەرا ئەوە ئەرا سەحەدان خراوە محاولەکەن تقریبا فرێ خواردنەکەدان سەحی بوود ئیسە لە دوای تەقدیمکردنی ئەی تەبەقە محاولەکەی من تەبەقەی تروە کارباری من کە ئەو تەبەقە پێکاتەکانی فرە بەسیتە لە کش ماڵی کەس نانی تۆستە و وەل خەسە و کاهوو وەل سۆسەکەیش فرە سەهلە هەس عالەمیژت سەهل نییە و فرە مکەوی ناتوات بەس تەقلیدیەکەی سەهلە هیچ ناتوات تەمان لە دوای تەقدیمەی تەبەقە جوانە رادانکەی من ئیسە دەستکەیمنە تێکەڵکردنی سەرەتا کە سۆسی زەڵاتەی سیزەرەوە کارتێر من زەڵاتەی سیزەریش فرە ئاسانە هیچ نییە ئەیە خەسەگەس ئەیش تۆستەگەس وەلمەجموعەیک چشت حازرکەی من یەکەم چشت توای من خەردەل و ئەنگلیزی ناوی ماستەردا ئەگەر خەردەل وەل بەهاراتی ئۆریگانۆ کە ناوی زەعتەرە وەل مایونیزیش لە کشوینی هەست وەل شەربەت یەک دەنەک پرتەقاڵ فرە مەکەنە ناوی یەک دەنەک پرتەقاڵ فرێش ئەیش مایونیزە 100 غرام وەل 10 غرام ئۆریگانۆ وەل 25 غرام خەردەل ئێستا دەستکەینە تێکەڵ شتەکان دوای ئەوە تێکەڵیکەی من خەسەکەیش وەلیەوە تێکەڵکەی من دوایەوە کە خەسەگە تێکەڵ کردی من وەل ئێو مامری گەرای بڕشنی من یا حەزکەن دوو مامرەرای بڕشنن هیچ مشکلەدان نییە وەل تۆستەکەیش بخەنە دەوروبەری خۆی ئەی خواردنە لێوە خوریێت یعنی ئێ قسەی منی ئێ قسەی چەند کەسە کەوەی شیوازە ئەی خواردنە خوریێت ئیسا هەرچی کاسێک دیرن لە ماڵ مشکلەدان نەوت تێکەڵ مەوادەکان بکەن وە ناوی جوان طبعا من حەزکەم وە پرتقالیش تەزیینی بکەم خەیمنی ئەی لاجاری ئەوەڵ جار مایونیزەکەوە کارتێری من وتمە پیدان تقریبا 100 غرام مایونیز وەل شربەت پرتقالەکە کشتی بکەنە ناوی ئەیە کش شربەت پرتقالەکەس وەل ئیسەیش خەردەلەکە کەیمنە ناوی ئەیە خەردەلەگەس
طبعا مجموعي هست شكت حسكت ماسي بكذا ناوي ماسيەکەیش اختیاریە یعنی خۆی ماسیەکە ماسی ئەنشوجەست ماسی ئەنشوج گرانە یعنی لە کشت کەسی نێتوێنێت بسینە دەی و حکم ئەوە ماسیک مجففە ئەمجا تعلیب کرێت ئەمجا مەجموعەی کاریوە پێ کرێت اینجا ڕسین ئیسا مادام ئیمە مایۆنیز حاضر وە کارباری من ئیدەن مایۆنیزە حاضرەکەمان خۆی سوێرە یعنی خۆی بابیژی من خوێ هاتی خوێی فرس خەردەلەگەیش خوێی فرس پرتقالەکەیش تووزی سوێری هاناوی ئیدەن نێتوات خوێ بکەیم نەناوی فقط بەهاراتەکەی وتی من ئۆریگانۆ یا زعتر بەریەگەر ئۆریگانۆ نێیاشتیت وەل بیبەری ڕەش تەوا بیبەری ڕەشیش فرێنێکەکەینە ناوی لیان ئیسە مامرەگە بڕشنی من کەیم نەبانی بیبەرە ڕەش فرە فرێشە ئەی بیبەرە ڕەشە فرە فرەس مجموعی هەست شەکەت زێت زەیتون کە دەناوی مشکی لەمان نییە زەیت زەیتون بە خەنەبانی بەسکەی کە تەبقەکە خلاصکردن ئەراتە زین خەنەبانی جا خۆ دانیشتوێنن پەنیر پارمەزان وە کاربارن پەنیر پارمەزان هەمەرە جوان کاریەکەی هەم ئەرا ناوی سۆسەگە خۆی ئەسیۆ مادام یەک زەڵاتە دروستکەن لە ماڵ پێویست ناکەدی حەمکە چ شتێلەوە کاربارن ها ئەیش سۆسەگەیەسی کە سۆسەگە حازر کردی من ئیسە چەکەی من خلاص کە سۆسەگەمان ڕەسیەی قەوامە دەرەجەیەکە نیەتوات هیچ ئەرا ئیضافە بکەی من فقط مکەوینات زەڵاتەگە خۆی ئیسە قبل ما تێکەڵی بکەی من کاهۆگە و سۆسەگە دەستکەیم نەحازرکردنێ مامرە سیزەرەگە مامریش سیزەرەگە فقط مامر توێنەدایەوە کاربارن نیە توێنن گوشت اللهمە مامر توێنن هێنیشوە کاربارن بابژی من ڕۆبیان عالم هەستوە ڕۆبیان خۆدی خۆشە یعنی بەس لەوە زیاتر نێتوێنی گوشت بکەی دەناوی زەڵاتەی گوشت انشاءله و حەلقات قادم ئەرادان دروستی کەم چۆن دروستیەکەن چون تەقدیمیکەن چ بەهاراتی قوبڵ کرد چ بەهاراتی قوبڵ نیەکەت ئەوە خۆدانزانن ئەرە پرزۆڵەکە زبدەوە کار هاوردی من بەس ئەرە مامرەگە زێتە زەیتونەوە کارتێری من بەس زێتە زەیتونەکەیش نایلی من فرە هین بوت نامیلم فرە گەرم بوت چ شتێک بەسیتەوە کارتێری من خۆی مادام زەڵاتەس ئیدەن صحیە طبعا تۆستەکەیش تۆستەکە توێنن تۆستە جۆوە کاربارن توێنن تۆست بایم وە کاربارن توێنە تۆستی گەنمیش وە کاربارن من تۆستە گەنم وە کارتێرم تۆستی شوە دەستان نەکەفت توێنن سەمون بارن پاکی بکەن دەورو بەرەگەی لاوان تەقتێعی بکەن و بکەنی تۆست بخەنەی فڕن تەحمیز کرێت ئێستا تەریقەی تۆستەکەی شەرادان شەراکەم تەمان لە دوایەوە چاوەڕی کەم تۆزێ ئەگەر کە تووزی گەرم بی تا دەستمان خەیم نەبانی لێوە نەلکننەی بەس لێوا لە دوێرە و کە زانستن تووزی گەرم بی مامرەکە خەینە ناوی شیوازە فرە سەهلە هیچ ناتوات تەمان مامرەکەدان باەتە جوان جوان بشوریت جوان جوان تاقیم بکرێت تا من مسەیتر بمۆبان مامرەکە شورمەی وەخوێ و هین سرکە ئیسەیش چیم نەفاسەلی بیچگی و تێم نەوەرادان چاوەڕیمان بوون خێر هاتنەوە بینەرانە ئەزیز لە دوای فاسڵە ئینشەڵڵا ڕەمەزاندان پیرۆز بوود خێر و تاعەت لە کش لای قوبوڵ بوود ئیسەی شاتی منۆ لە دوای دروستکردنی ئەی مەجموعە خواردنە خۆشە ئیسە چشتی بەسیتکەی من هەرا خۆدان خاسە سەحەیە خۆشە شۆربای کەی من لێن تو ڕەمەزان یعنی شۆربە جا تا لە ڕۆتینی شۆربای نیسک گیر کەفی من ئەمڕۆ شۆربای قارچک کەی من شۆربای قارچکی دووسێ نەوع دیرت ئەوەی هەسوە کرێم کە دەی ئەوەی هەسوە ئاو کە دەی ئەوە هەسوە نشاستا کە دەی
فإما محاولة كي من أمرو وكريم كيمني كريم أجا خوش وصحية بس توزي قرصة هاويش وحكم تشوري كريم أجا يسي إيسا أول ما تشش وكار تيري من كالزبدة جمان وكار تيري من زبدة يجي صحي وخوش وتامدار بود زبدة عاديغان وكار نيلن لين كشتي آوة سي زبدة خيمنا ناو طاوة جمان توينن كريم طبخة جرانة خوي عادة لبازار لترقي تقريبا شدا سروي 10,000 ايوه توينن خامة والشيرو تاكل بكن يعني شين يعني هر خلاطيك بياشتان لمال اگر هاند بلاندر بود خلاطي دسي بود يعني خلاطي شربت بود يعني هرچی خلاطي ليانه بود مجرد خامة بيشكاغان اويكا يمكن 600 مليلتر كان ناوي والشير شير تشور شير مراعي او غير مراعي تشور بود تيكالي كان خلاص بيه كريم طبخ بس إما أرا عجليش تقام أرا سريعي دروس كردنه خواردناقا مجبوري من أيوة كار باري من كيش خوي خوشا بس أوا أقلتوانا لمال وكار باري دي خاموشير طبعا كرقمان تاويارو فطرقا يا قارچقا ياخد مشرومقا تاونيمنو جوان والزبدەگە و چاوەڕی کەی من بۆ شیوازە جوانە حازر بود دوایە کە حازر بی هیچ نێتوات کرێم تۆخەکە گەیدەی ناوی وەل ماجی و یا خۆت ئەگەر حەز لە ماجینەکەیت کە کشمازانی من ماجی سەحی نییە توێنن خێوە کاربارن خێ و کرێم و بیبەرە ڕەش و تاو هەرێست خەسەوبی هەڵیگر و تەقدیمی بکە خوي عادة من حسكم تقديمي وقا مول توستو اللي واو توستاقا هالقريد وخويدو ششت خوشيقا يسكا تشاوري كيمن قارشكا مان جوان بورش يدو خلاص فرينا مايا تيونين قارشك معلبة قيش وكار بارن بس قارشك معلبة دايما مواد حافظي فريز إذن هيك شكر ديمن هاتي نورا ششتي قناتن دروست إما عادة محاولة كيمن شش صحي وكارباري من قارشك معلبة قيش صحينية ورايم هي رأي شخصي خو مدي خودان زانن هي بروتين قي فرترا وهي عادة قارشك اقر بايدا حقيقة قارشك خوي قارشك جز قارشك فطرياتها بس فطريات صحي فطريات إيجابي وشان 1000 نوع جديد أويك جهردارو أويك خوريدو أويك لالكدو طبعا لال كردناقي مؤقتية فرينية فلدواي أوا كقارشكا كمان طواو كزانستي من سيربي كريمة كينا ناوي كريمة كرديم ناوي انجا فلفل أسود ايه فلفل أسود كرديم ناوي والكمي ماجي ايش ماجيكا كرديم ناوي طبعا ماجيكا يك ظرفة كظرفة خوي 5 غرامة او ماجيكاش كرديم ناوي تشاوري كي من بتوايدو خسو بود خلاص تشوريو هذا اي شوربة كمانيش خوشة وحاضرة طبعا لدواي اي شوربة ان شاء الله اخر طبق ديري من كطبقي شرينية حاضري كيمن وتقديمي كيمن ونوشيقان دامبود طبعا شرينيكيش فرا سهل وآسانة كهيج ناتوات ششت بسيطة طبعا كشاوري كرديمن قارشقا مان كليا شوربا مان كليا ياخد شلقا مان كليا تقديمي كيمن وشوازيك جوان طبعا كمي شاوري كيمن تا جوان خز بود تا تام الشير وخامة نمينت بس كليا خزبي تام ودوان نمينت شاوري كيمن تزي خز بود إما طبعا تا شوربا ما خز بود كمي شرح رادا مكي من لبان شريني تازا كمان كبيكاتاغاني لجوز هند لكش يونيغاز لكش ماركتيغاز والحليب مكثف شير مكثف شير خست
هاتي منورا زبدة خۆمان والزبدة فرە سەهلە و سەریعە و بەس فرە شیرینە جەماعەت نەخۆشی شەکرە با هەرچی بتوانن لە لی دوور بکەفن لێن تشتیگە فرە شیرین لە باتی شیر مکەثەفەکە توێنن عسەلە ئەسڵی وەکاربارن هەنگوینی ئەسڵی وەکاربارن ئەو وەختە شتەکە خۆشتر دەرچێت ئیسا کە تەواو شۆربەکەمان حەز کردیمە خەزبی تەقدیمی کەی من ئەوی شۆربەکەمان جوان تەقدیم کەی من ئەو شیوازە ئەرا جوانکاری شۆرباگەیشمان کەمی تۆز کەیم نەنایەوە شیوازە شۆربەگەمانیش حازرە ئیسە طبعاً لە دوای شۆربە حازرکردنەکە شرینیەگەرادان حازر کەی من شرینەکەیش نێتوات شرینیک فرە سەریعیگەم کە کەمی کەرەوە کار تێری من فرەنەوتکەرەکە یعنی تقریبا ڕبع قاڵەبیک یەک ڕبع قاڵە بۆ کار تێری من طبعا چاوەڕێکێ من زبدەکەمان بتوێدە و ئەنجا شرینیک فرە ئاسانیگە و خۆشیشە خاصەتە نەرا مناڵ بەس من خۆم شخصی حەز ناکەم فرە لەلی بخۆن یان شرینیگە فرە قورسە و فرە شرینیشە هەرچەند پێکاتەکانیشی بەسیتن بەس شرینیەکەی کەمی مشکلە ستێنن استبدال شیرە مکەثەفەکە بکەن وە عسەلە ئەسڵی یاخود هەنگوینی ئەسڵی چاوەڕێکێ من جوان زبدەکەمان بتوایدە و فرەی نەمایە اینجا هینەکەکەیم لە ناوی جۆزندەکەکەیم لە ناوی چاوەڕێکەی من جۆزندەکە ڕەنگەکەی بگوڕێت لە چەرمیە و ئەرا ئاڵتوونی ئیسا خەڵاس تەقریبا زبدەکەمان تاویارە و چەکەی من جۆزندەکە تێری من جۆزندەکەیش حەزکەن دهنی بود حەزکەن سادە بود دهنینەوە ئەو خۆدانزانن چاوەڕێکەی من جوان وەی طریقە جوان سووریکەی من طبعا جا وەختی سوورە بود یا وەختی بورشێت جۆزندەکە تامێک دێدە پیمان یا خودبوونێک دەدە پیمان بوونیک فرە خۆش بوون جۆزندەکە سیسە من طبعا خەریکە بوونەکەی کەم بێئیوە ناخۆش چشتیگە ئەلا ڕەمەزان فرە خۆش و خواردنەکەی سەهلە و بەسیتە و شرینیەکی سەریعە و بەس چاوەڕێکەی من کە تا ڕەسیم نەی مەرحەلە کە ڕەنگە جۆزندەکە تەبدیل بی یەکسەر چەکەی من چاوەڕێنیەکەی من یەکسەر شیرە مکەثەفەکە کەی نەبانی وەی شیوازە خەڵاس شیرە مکەثەفەکە کەی نەبانی وەی شیوازە جوان هیچ نێتوات ئەی شیرە مکەثەفەکەمانە شیر مکەثەفیش وەڕاستە و فرە شرینە محاولەکە بکەن کەمەوە کاربارن هەروەی شیوازە هەروەی شیوازە جوان حازری کەی من کە بوودە هەویر بێ هەویر ملاحەظە کردن بێ هەویر جا چاوەڕێکەی من تووسی سەردەوە بود تەکویرێکەی من خڕخڕ تا ئاگر کوژنیمنەوە چاوەڕێ کەمی سەردەوە بود کە سەردەوبی یەکسەر کەمەی تۆپ و تەقدیمی کەم و خەڵاس یعنی سە من دەستکی شادەچم تەثیر ناکات هەر لێواوەی شیوازە دی خۆدانزانن چین تەقدیمیکەن من حەزکەم لێوا دایمەن جوان لێوا سەردی ئەوکەم
توێنن وەکشینێک ئەرا میوانداری بود ئەرا چشتێک بود تەقدیمی بگەن جوانە خواردنێکی خۆشە جوان لێوە تەقدیمیکەن لەبان سفرەکەدان توێنن گوێزیش بکەنە ناوی توێنن بایم بکەنە ناوی گوێز بکەنە ناوی توێنن فستق بکەنە ناوی فرە طەبیعیە طبعا لێوە جوان تەکویریکەن توێنن وەل خورما بخۆنەی توێنن وەل فرە چشتەوە بخۆنەی یعنی من خۆم شخصی حەزکەم وەل ڕاشیەوە بخۆمەی بەلی لەوانەیەوە پیدان سیر بوو چیوە ڕاشیەوە خۆدەی من حەزکەم وە ڕاشیەوە بخۆمەی دی ئەدواقیش دەور دوونت خۆدان چوین حەزکەن بخۆنەی عافیەتدان بود نوشیگیاندان بود وإنشاءالله ڕەمەزانی فرە خۆش و یادیەگار یادوهینەکەی فرە خۆش بود یادگاریەکانی وەل ئەهل و خزم و کەس و کار و برادەر چاودان و خۆدان بۆ دەی ڕەمەزانە ئەوەی عاجز بێ لە برادەریگی ئەوەی چیشتێک بێ لە برادەریگی بچن ئاشتیە بکەن نێلن دڵ عالم لە لیدا مشکێت دنیا هیچە ئەگەریش ڕازی نەی برادەرەکەدان بێ لێرای بوون دڵ نیا بوون یەکسەر ڕازی بود ئێستا تەمان بەس تەزینەکەی مایە کە تەزینەکەی من وە پیدان وتم توێنە کە چشتیوە کاربارن من خۆم شخصی حەزکەم فراولەوە کاربارمەرا تەزینەکەی تەوان تەزینەکەی توێنیت فراولاوە کارباری توێنیت فرە چشتوە کارباریت من خۆم شخصی حەزکەم فراولاوە کاربارم کە خۆی ڕەنگەکەی قرمزە شرینێگەمانش ڕەنگەکەی چەرمیە ئەو وەختە ڕەنگێک جوان دەدەپی و نوشی گیاندان بود و عافیەتدان بود یا ڕەبی من لە بود تەقدیمەکەی حەزکەم وەدارە و بنەمەی خۆدیش خۆدانی شەرچوین حەزکەن تەقدیمی بکەن مشکیلەمان نییە خۆدان زانن خواردنەکەمان ناوی ڕافایەلۆس تەقدیم کردێت بۆی تەریقە حەزکەن نۆتێلا بکەنەبانی حەزکەن هەرچی وە دڵدانە بکەنەبانی ئەمڕۆ وەدانەوەبی من لە یەکەم ڕۆژ ڕەمەزان و یەکەم هەڵقەی بەرنامە جنووشی گیاندان وڵاهی وەدارم وە دڵدان بی بەیانی چاوەڕیمان بکەنەوە خواردنێکی تازە و تەندروست و خۆش و ئافێتە دڵدان بود بخوا حافیز